حوت گیاندار هەیە ڕەنگە تازە زانی بێتت حەڵاڵە خواردنیان. یەکەمیان کەمتیار. ئازانم پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە فەرمودەی صحیحا فەرموویەتی هەموو ئەو گیاندارانەی کە دڕندن کەڵپەیان هەیە و ڕاوەکەن حرامە خواردنیان وەکو شێر و پڵن و گورگ و هەروەها. بەڵام کەمتیار جیا کراوەتەوە لە نێو درڕندەکان حەڵاڵە خواردنی زۆرینەی زانایانیش بە حەڵاڵی دانن لەبەرەوەی لە فەرمودەی صحیحا وارد بووە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی الضبع صید. کەمتیار ڕاو ئەکرێ واتە ئەخورێ. ئەی بۆ ئەمیان حەڵاڵە و باقی حرامە الله تعالی. دووەم بزمژەک. ئەو شتە قشتەی لە پێشاوتان سەی بینن ئەمە مارمێرکە نییە کە زۆربەی ئافرەتانوە دەسیوە ئەڵهایانە. ئەمە بزمژەکە لەو دەش و دەرەیە ئەژی خەڵکێکی زۆر هەیە ڕاوێکە حەزیان لێیە بیخۆن. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە مەجلیسیا خوریاوە هیچ نکۆڵێکی لێی نەکردووە واتە حەڵاڵە بخۆن. کەری کێوی یان کەری وەحشی ئەم کەرەیان جیاوازە لە کەری ماڵی ئەو معلومە حرامە بخرێ بۆرێکە وار کەسێ لێی بخوا دوایی لێی دەرەکەوێ. بەڵام کەری زێبرا ئەوە خەتخەتەکە ئەمە لە فەرمودەی صحیحا لە بوخاری و مسلمە هاتووە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لێی خواردووە واتە حەڵاڵ. چوارە ئەسپ و ماین. حەڵاڵە خواردنی هیچ شکالێکی تیانە. ئەسمای کچی ئەبوبەکر لە فەرمودەی صحیحا هاتووە فەرمێ ئێمە لە سەدەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەسپێکمان سەر بڕی و خواردمان. بەڵام یەک شتەیە حەزەکەم بیزانی لەناو خەڵکیە قاتر هەیە. قاتر بە عەرەبی پێوترێ بەغەڵ. باوکی کەرە دایکی ئەسپە شکلی لە ئەسپەکە ئەمە حرامە بخورێت. وە شتێک تریش هەیە ناوی نەغەڵە ئەویش ئەوەیە باوکی ئەسپە دایکی کەرە. ئەم دوو جۆرە ئاژەڵە بەغەڵ و نەغەڵ حرامە خواردنیان بۆ لەبەرەوەی هاوبەشیان هەیە لەگەڵ کەر کە خواردنی حرامە. بەڵام ئەسپ حەڵاڵەوە توانی بێ. پێنجە کیسەڵ. ئیتر ئاوی بێیاوەکو دەشتی وێ ئەسڵ وایە خواردنی حەڵاڵە و لە هیچ بەڵگەیە خواردنی حرام نەکریاوە. وەڕای زۆرینەی زانایان لەبارەی خواردنی کیسەڵ ئەوەیە بە دروستی دانن. بەڵام یەک شتەیە حەزەکەم بیزانی ئەگەر هات و کیسەڵەکە دەشتی وێ زۆربەی کاتی لە دەشتا بەسەرە برد ئەوە ئەبێ سەر ببڕێ و کیسەڵە ئەوسا بخورێ. بەڵام ئەگەر هات و کیسەڵەکە ئاوی بێ ئەوە بەسەر بڕیاویە یاوەکو هەر بە مردارۆیش بێ ئەخورێ لەبەرەوەی خواردنی ئاوی هەمووی حەڵاڵە. ئیتر حەزو لێ نییە چۆن ئەخورێ چۆن ناخورێ ئەمەیان بە کەیفی خۆتە. حکمە شەرعیەکەی حەڵاڵ. حوت و نەهەنگ. خۆشەویستانم بۆ معلوماتی خۆتان هەموو گیاندارە ئاویەکان بە هەموو جۆرەکانیانەوە ئیتر مەترسیدار بن یاوەکو مەترسیدار نەبن گەورە بن یاوەکو بچووک بن زیندوو بن یاوەکو مردارۆبوو بن حکمی خواردنیان هەمویان حەڵاڵە و هەر ناوێکیشیان لێ بنرێ ناوەکە تەئسیر لە حکمەکە ناکە. یعنی ئاژەڵی وامان هەیە ئاویە پێوترێ سەگی ئاوی بەرازی ئاوی ماری ئاوی مادام ئاویە ئەمە دەشتی نییە خواردنی حەڵاڵە بەمەرجێک لە خواردنەکەیە زیان و پێ نەگەیە. وای گەورە بەڕوونی لە قورئان فەرمێ أحل لكم صيد البحر وطعامه متاعا لكم. ئەوەی لە بەحرا ڕاوەکرێ و بێ بە خواردن و ئەخورێ بۆتان حەڵاڵە توانن بیخۆن. و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە فەرمودەی صحیحا فەرمێتی لەبارەی دەریا فەرمێتی هو الطهور ماؤه الحل ميتته. ئاوی دەریاش یاوە توانی دەستنێژی لێ بگری و هەروەها ئەوەی تایەتی لە گیاندار ئەگەر مردارۆبووش بێ خواردنی حەڵاڵ. حوتەم و کۆتایی ئازانم هەموو حەشەڕاتەکان و خشۆکە زیان بەخشەکان وەکو مار و دوو پشک و مشک و ڕسق و سیسەرک و مارمێلک و مێر و لەو کرم و مەگەز و جاڵجاڵۆکە و هەروەها ئەمانە حکمیان حرامە خواردنیان لەبەر ئەوەی لە خەبائیثن وەکو ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێوێ فەرموویەتی. بەڵام تاکە شتێکی لە نێویانە لە حەدیثی صحیحا حەڵاڵ کراوە ئەویش کولێ. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی أحلت لنا ميتتان. بۆ ئێمەی ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم دوو مردارۆ بوو حەڵاڵ کراوە السەمەک والجەراد ماسی و هەروەها کولە ئێماوە زۆر لە ملاوەلە لێ ترسین ئەما لە وڵاتانی تر وەکو چارەزاتەی خۆن تر نازانم تۆ کە تەماشامەکەی حەزت لێیە خواردتە ئەگە خواردتەوە حەزت لێیە تامێزانی لە کۆمێنتە پێمان بڵێ. ئەرەمەندەی کە بیسان وێدەوارم انشاءالله سوتان وەرگرتوێ وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم.